الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. بەڕێزان و خۆشەویستانم، لە یاد مەجارێک گەنجێک کە دیار بوو علمانیەت و ملحیدەکان پڕیان کردبوو، هات پرسیارێکی لێ کردم، وتی مامۆستا هۆکاری ئەوە چییە؟ ئیسلام دواکەوتووە. منش سەری دڵی ئەم گەنجەم کرد، زانیم لەم لەحەزەیە کافران سەرگەردانیان کردووە، بەڵام زانیشم ئەگەر ڕێگەی بۆ بکرێتەوە حتمەن ئەبێتە کەسێکی باش بۆ خزمەتکاری دین. بۆیە منش زۆر بە نەرمی و پێکەنینەوە پێم وت دوو خاڵ هەیە ئەبێ لە یەکیان بکەینەوە. یەکەم، ئیسلام قەت دوا ناکەوێت. ئیسلام ئاینی پیرۆزی پاشی گەورە کە خوا جەل جەلالوهو خۆی وعدی داوە بۆ هەموو زەمان و کات و ئانێک شیاوە و بەجێیە و کارەکە. ئەوە موسڵمانانن کە جۆرێک لە تەخەلوف و دواکەوتن ڕووی تێکردوون. ئەگەر نەخودی ئاینەکە هەر ئەو ئاینەیە کە توانیوێتی 1000 ساڵ جیهان بەرێبەڕێەوە، توانیوێتی تەمەدون و حەزارەت دروستکە. لەناو موسڵمانانیشە عەرزم کرد ئەی گەنج وا تەسەوور نەکەی موسڵمانان لە هەموو ڕوویەکەوە دواکەوتو. نە، چونکە دواکەوتن صفەتێکە وەکو صفەتی تەمەڵی ئەو هەیە. ئینسان جاری وایە لە شتێکە تەمەڵە، لە شتێکی ترە زیرەک. هیچ کەسێک نییە لە سەر زەویە لە هەموو لاکانەوە تەمەڵ بێ. تەنانەت شێتێکیش بگرە لەو ئەچێت لە ڕووی زیهنیەوە جۆرێک تەمەڵی هەبێ، بەڵام لە زۆر ڕووی ترەوە لەو ئەچێت لە ئێمە زۆر باشتر بێ. بۆیە ئەبێ پۆلێنی هەموو بەشەکان کەین. شتێکمان هەیە پێوترێ ڕەوشت. ڕەوشت نەک بە معنە جنسیەکە کە خەڵکی ئەمە لێی تێئەگا، نا، بە معنە گشتگیرەکە. ڕەوشتی مرۆڤ لەگەڵ مرۆڤە، ڕەوشتی مرۆڤ لەگەڵ خوایە، ڕەوشتی مرۆڤ لەگەڵ خۆیە. بەم معنە گەورەیە ڕەوشت لە لای موسڵمانان زۆر لە پێشەوەیە و خەڵک زۆر متەخەلیف و دواکەوتووە، سەواء ئەوروپا بێ یا هەر شوێنە بێ، جیهانی کوفر زۆر لە دواوەیە. بەنمونە ڕەوشت لەگەڵ دایک و باوکە لە لای خەڵکی موسڵمان زۆر لە پێشەوەیە، دواکەوتوویتیان نییە. ڕەوشت لەگەڵ دراوسەیە، ڕەوشت لەگەڵ هاوڵ و ڕەفیقە، ڕەوشت لە تەعامل و هەڵسوکەوتە. ئێمە ڕاستە لە بازاڕە دەنکەیەک ئەبینین کەسێک خیانەتێکەکە لە تەراز و بازیەکە، بەڵام ئەزان چەند کەس لە بازاڕە هەیە و ئەو هەموو جەماڵەی بازاڕیش ئەبینین. ئەوە چاوی کوێری کەناڵی علمانیەتە کە ناتوانێ هەموو جوانەکان ببینێ. سێرەکە یەک حاڵەتی بچووک ئەگەر لە هەڵەبجار ڕووبدا کەسێ بکوژرێ، هەمووی ئەعلام ڕووەکاتە ئەو کەسە، باسی ئەوە ناکە ئەو هەمووی تر ژیانەکات زۆر بە ئەدەب و بەڕێک و پێکی و ویقارەوە لەگەڵ یەکترە. حاڵەتێک لە چەمچەماڵ ڕوویدا بوو، خەریک بوو چەمچەماڵیان نەکردە دێوەزمەیەکی زۆر ناشیرین، بەینەما ئەم هەموو عائیلە گەورە جوانە لە ناو چەمچەماڵا هەیە و خزمەت ئەکرێ، حاڵەتێک ڕوویداوە، شتێکی بچووک ڕوویداوە. بۆیە کۆی ئومەتی ئیسلامی کە سیر ئەەکەی لە ناو بازاڕە دەستپاکن، ئەمینن. تەسەوڕەکەی من جاری وە هەیە گەنجێک ئەبینم لەوە ئەچێ لە سەرڕێیا ببینم بەڵام ئەمە خراپ، یە سێرەکەم ئەمانەتێکی دۆزیوەتەوە ئەهێنە تەسلیمیەکە، ماوەسا ئەم شتم دۆزیوەتەوە نازانم چی لێ بکەم. بڕواکەی جاری وە هەیە کەسێک ئەبینی کە ئاوا سیفەتێکی بەرزی تایە، قیەم و گەورەی ئیسلامیەتە پێشچاو. هەستەکەی ئەم ئاینی پیرۆزی ئیسلامە کە ئێمە بە فەزلی خوای گەورە فەزلی لەگەڵا کردوون و لەسەر ئەم بەرنامەین سێرەکەین زۆر تەحەضڕ و زۆر لە پێشەوە شارستانەتی زۆر بەقووەتە. تأثیر و کاریگەری لەسەر گەنجێک کردووە کە زۆر ئەهلی مزگەوتی ژنیە، دەست پاک بێ، دەم پاک بێ، ئەمین بێ، داوێن پاک بێ، دڵ پاک بێ.
بۆیە ئێمە ئومەتی ئیسلامی ئێمە لە ڕەوشتا دوا نەکەوتین، ئێمە لە فکریشا دوا نەکەوتین. ئێمەی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئەگەر بڵێم دواکەوتوین ئەڵێن لە بوارە سیاسیەکەوە دواکەوتین، ئەگەر نەتەسەورکەن لە بواری عسکەریشە ئێمە دوا نەکەوتین. چونکە ئەو کەسەی کە موسڵمانە کە بێوێ لە پێناوی خوایە جەنگ و جیهادکە بەخوا ڕۆحی خۆی زۆر لە پێشەوەدا ئەنێ. ئەگەر وشەیەک تەواو بێ بڵێم وشەی پێشمەرگە زۆر تەواو بێ بۆ کەسی موسڵمان تەواو کە بەڕاستی مەرگی خۆی خاتە پێشخۆ لە هیچ شتێک سڵ ناکاتەوە. بۆیە ئەوەی کە ئێمە تیایە دواکەوتوین کێشە سیاسیەکانە کە هەموو جیهان کۆبووتەوە و پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم باسی کردو. أفرمي يوشك أن تتداعى عليكم الأمم كما تتداعى الأكلة على قصعتها. شون كومالي كسي برسي بلاماري قصعيك أدن خواردن سيني خواردن شون بلاماري أدن أي خون. أفرمي روجك للرجان آواتن ليه كأنما بيغمريان صلى الله عليه وآله وسلم تشاوي معنوي أو بنيويتي أم دولة إسلامية تخير بيرك أنتي شون دولتان هر هم كوبتو بلاماري نوتي تو أدا غازي تو أدا همو كرستيكي تو أدا شون كسي برسي بلامار أدا أبو شوازا برسياريان كر أصحاب رضا ورحمة إخوان لبي أمن قلة منا يومئذ أو لو رجاء أو نكمن أو ما اللي أكن فرمي أنتم يومئذ كثير أو زور لو رجاء بلام وكو كفي سردر يا أوهان دنياتان زور خوشه رقتان لمردن أبيتو أهو ويلي كردون دنياتان زور خوشه رقتان لمردن أبيتو كابو أمتي بيغمري خواه صلى الله عليه وآله وسلم أمتي شي قورو زندوه بزيني حضارة كان ونماني حضارة كان واردة بلام إما أو 100 سال تيبري بسر أويك إما للسيادة وسلطانين بينما حضارة كمان هروكو خويتي وتصور كانوا بسوء ونصالك كنال أزان شيء كان بملته دبو خويا أبويا أم ملته إسر روشتي هرتيانا ما أبويا ندويرا بسوكترين شتي للدرا ودابني والله حضارتي إسلامية هتا أم لحظة الظالبة بسر همو أو قرفتو كوسباني كينا الري أو همو كنال إعلامية همو كاركانيان بهواء أروى ثم تكون عليهم حسرة يوم القيامة لروج قيامة أبتا حسة الندامات بسر سريانا باركشيان روشتو هيتي شامبيان نكرا وكو كما لتاتورك لسر مرقا همو جياني خوي صرف كر جياني خوي صرف كر لبيناوي كبكردني بانجا انتخابات يكرا كسيات عدنا من دراسات سر حكم برياري دا بانج بلند قوبو تريتوا كمرد لداخي بانجا مرد همو جياني شي فوتان بويا حضارتي إسلامي حضارتي زندوة تاكشتيك كإيما فشل مانتيا هنا بريتيا لبار السياسية كأويش وكاريشه إيمي أمتي بيغمري خواه صلى الله عليه وآله وسلم هميشا وكو فرد كبيرة كينو وكو أمت بيرنا كينو بويا دائما كافران وبيدينان بأساني ظالبا وسرمانا وبيمان إيورن أبي إيما بزانين هر همومان لناو دائريكي قورا كاركين هموان بيكو بخوا أم دينا كسي لزياني والله الصوفي والسلفيكي لزياني جهادي وغير جهاديكي لزياني حزبي ولا حزبيكي لزياني أم دينا بهي هر همويتي إما هر همومان أبي بو أو كايا قورا كاركين أبزان أخواي قورا نخش الرقاق بو إما داني إما تشيبكين بوي خواب ما كانت خليفي سرزوي وبقرينا وسرزوي أبي أم فكرة لناخي هر همومان أبتشسبه چونك إما دوا كوتونين تنها للسياسة كوتونة دوا سياستي الجهانية استئما نايبين بريوا خلشي بيدين أيبا بريوا بويا لهنا شوان خلق أكو جري أمين نيد لسرزويا أنواع جوري فساد لسرزويا بلا وكلته بلام ضل نيابا كلما أوقدوا نارا للحرب أطفأها الله هر كاتي أقر إكي شرح القرسين لسرزويا إلا خواي قور إيكو جينته أشين خزمات سورة نور آياتي 55 خوا جل جلاله كمال الدرقاب إما أكاتو وعد ما نداتي يعني إمي عبدي قناه بار شاني أوين كخواي قروا وعد لقل إما بدا أفرمي وعد الله الذين آمنوا منكم وعملوا الصالحات
خوا جل جلاله وعدی دا وعد بەو کەسانەی کە ئیمانیان هەیە ئەوانەی کە لە ئێوەن کردەوەی ساڵح ئەکەن ليستخلفنهم في الأرض كما استخلف الذين من قبلهم چۆن ئەوانەی پێش و ئومەتەکانی تر خوا دایمەزراندن لەسەر زەویەوە کردینە خەلیفە ئێوەش ئاوا ئەگەر ئیمانتان هەبێ و عەمەلی ساڵحتان هەبێ ئەتان کاتە خەلیفەی سەرزەوی وليمكنن لهم دينهم الذي ارتضى لهم وتمكين أو دينيك أخوة بي الرازية لسر زوية أيكات أجر أما لخزمتي أبوستين نخشي أميتيا يكم شد خواهي قرب من على إيمان وعمل صالح إما مكلفين بما كاري إما لسر زوية أما جاري وهاي گەنجێک دێت ئەڵێ ماوەسا باشە ئێمە چی بکەین ئومەتی ئیسلامی چی بکە ئاخر چۆن ئەبێ ئاوا دانیشین کاکە خۆی ئێمە دانەنیشتوین یەک سانیە کاتی خۆمان بە فێڕۆ نادەین ئیمانمان تازە ئەکەینەوە کردەوەی ساڵحەکەین واللهی زەردەخەنەت لەگەڵ هاوڵەکەتە واللهی دەستهێناند بەسەری هەتیوێک واللهی خزمەتکردنی پێڵاوەکانی دایک و باوکت والله چاکبوون لەگەڵ مناڵەکانی خۆتە والله لابردنی بچووکترین شت لەسەر ڕێگە والله شۆردنی دانەکانی خۆت عملی صالح و تۆ کار ئەکەی بۆ هەستانەوەی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم بۆی ئێمە وا تەسەوور نەکەین ئێمە خەریکی کار نین کەسی موسڵمان وەستانی نییە دانیشتنی نییە خوا جل جلاله لە قورئان ئەفەرمێ وإذا فرغت فانصب کە لێ بوویتەوە دەست پێ بکەرەوە یەک لەحظە وەستانمان نییە والله جلەکانت کە لەبەرەکەی ذکر ئەخوێنی کار ئەکەی عملی صالح ئەکەی بۆ هاتنەوەی ئومەت و بۆ استخلافی سەرزەوی بوون بە خەلیفە لە سەرزەویە و ئەم دین و پەیامەی خوا کە خوا خۆی پێ ڕازیە لە سەرزەویە ئیلا حاکمە ئێستش حاکمە تەسەوورکەن کێ هەیە لە سەرزەویە بتوانێ بڵێ درۆ باش هەموو ئەڵێ خراپ حتا درۆزنەکانیش هەر ئەڵێن درۆ خراپ تەسەورەکەی ئەو هەموو سیاسی درۆزنە یەکێکتان بینیوە بێ جورئەتیەوە کە لەسەر تەلەڤیزیۆن بڵێ کاکە وەڵا ئیتر وڵات بە درۆ ئەچێ بەڕێوە ئەی کا درۆکە بەڵام ناوێرێ بڵێ ئەڵێ ئەبێ ئەخلاقی سیاسی هەبێ ئەبێ بەینەما هیچ ئەخلاقی سیاسی نییە ئەم پەیامانەی ئیسلام کە هەیە دزی مەکە کامەی زۆر دزە ناوێرێ بڵێ دزم ئەڵێ کاکە دزی خراپە لەگەڵ تۆی ئەویش ئەڵێ خراپ بۆیە دینی خوا تەمکینی بووە لەسەر زەویە کام دین ئەو دینەی کە خوا خۆی پێ ڕازیە هیچ فکرێک نابێ بڵێ تەنها من ئێمە هەڵەیەکی زۆر گەورەمان هەیە خەڵکی موسڵمان لەگەڵ یەکترە دائیمە غەیبەتی یەکتر ئەکەین هۆکارەکەی چییە هەمومان پێمان وایە خۆمان ئیترە هیچمان نەهێشتوێتەوە هیچ شتێ بۆ بەرامبەرەکە نایەڵێنەوە خۆمان قازی خۆمان حاکم خۆمان خەسم هەموو شتێ هەر خۆمانین ئەبێ ئێمە موسڵمان هوشیارانە سێرکەین کەسمان لەم دینا پێ زیاد نەبێ والله گەنجێک ئەبینی کە کافر بردوێتی بەلاڕێە تۆ پێت زیاد نەبێ هی ئێمەیە هەوڵ بە بیهێنەرەوە ئافرەتی ئەبینی بەلاڕێە براوە نەکەی سوکایەتێکی پێ بکەی هەوڵ دە بیهێنەرەوە وەلەو بە دوعایەکی خێریش بێ هەندێ جار لە تۆڕی کۆمەڵایەتی سەیرەکەم هەندێک کۆمنتیش ئەخوێنمەوە بە دەستیان قەس کات کوشتنەوە کۆمنت خوێندنانەوە ئەمە بزانم مستەوای ئومەتەکە لەکوێیە لە چه ئاستێکەیە سێرەکەم کەسێک تاوانبارە دەیان قسەی نەشێوی بۆ نووسراوە ئەمە صیفەتی خەڵکی موسڵمان نییە عامەتی موسڵمان نابێ زمانی بۆ کەیفیەتە بێ ئەبێ زمانێکی زۆر پاکیە بێ دوعای خەیری هەبێ کەسێک ئەبینی دێت زۆر بە خراپی گوناهێک ئەکات و بەخشیشیەک تۆ مەیە قسەی خراپ لەسەری بنووسە هاوکاری شێطان مەکە لەسەری ئەمە صفەتی ئومەتی ئیسلامی نییە وەرە دوعایکی خەیری بۆ بنووسە یان بۆشی منووسە دوعایکی خەیری بۆ بکە بینی خۆت و خوا لعل لە تۆ باشتر دەرەچێت ڕۆژە لە ڕۆژان خزمەتی ئەم کاروانە ئەکە خۆشەویستان ئەم ئومەتەی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لە ڕووی سیاسیشەوە سەرەکەوێتەوە یەتەوە سەر قاچەکانی بەڵام کاتێک کە ئێمە فێربوو بین بۆ ئیمان و عەمەلی صالح دائما ئیمانە تازەکەرەوە لا ئیلاهە ئیلڵڵای زۆر بڵێ لە کردەوەی ساڵحیشە درێخی نەکەی نەوەستی والله ئەو خەوەی کە ئەخەوی بە خەیر و ئەجر بۆ تەنووسێ بە کردەوەی ساڵح بۆ تەنووسێ بە مەرجە ئەم نیەتە پاکەت هەبێ
کارکە بۆ ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم مەترسە غەم مەخۆ خەریکی ئیشی خۆت بە لەسەر زەویە لەکوێ خوا دەرفەتێکی دایتێ بۆ کارێکی خێر لەوە ئەچێت دووهەمین جار ئەو دەرفەتت نەداتەوە سیارەکەت پێ بەڕێ ئەڕۆی بەردێگە بینی هاتووە سەرڕێ دابەزە لای بە لەوە ئەچێت دووهەم بەرت هەتا ئەو ڕۆژەی ئەمری نەبینی لەسەرڕێ ئەمە نیعمەتی خوایە هاتوۆتە بەردەست هەندێک جار کەسێکی هەژارە بینی ڕوتێکە تەسەور نەکەی جاری دووهەم هەژار ڕوتێکاتەوە بڕۆ بەدەمیەوە لێ قەوماوێک ئەبینی سەرخۆشی لە کەسێک ئەەکەی تووشی بەڵایە کاتوە هەر کارێک ئەمەی کە ڕۆژانە جێبەجێ ئەەکەی هەمووی کارە بۆ ئیسلام نیەتێکی جوان بێنەوەکو غەزالی ئەفەرمێ بۆی هەموو ئەو عادەتانەی کە هەتە ئێستا هەمووی بەسمە و مۆری ئیسلامی پێوەیە بۆی بە عەبدایەتی بۆت بنووسرێ بە ئەجر و پاداش بۆت بنووسرێ ئێمەی گونەهباری خەجاڵەتبار هاتووینەتە یەکێک لە ماڵەکانی خوا و دەستی زەلیلی دڵی زەلیلی چاوی زەلیلیمان بەرزەکەینەوە بۆ ڕەب العالەمین و هاواری لێ ئەەکەین یا ئیلاهی بە گەورەی خۆت هیمەتی ئەم دینەمان بۆ بگەڕەوە یا ڕەب العالەمین فەهم و تێگەیشتنمان بۆ ئەم دینە زیاد کە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خۆیان داوات لێ ئەەکەین لەسەر جەم گوناهەکانمان ببورە گوناه هەیە بە ئاشکرا کردومانە عەفومان کە گوناه هەیە بە پەنهان کردومانە عەفومان کە پەروەردگارە داوات لێ ئەەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت گوناه هەیە لەمە و پێش کردومانە عەفومان کە گوناه هەیە لەمە و دوای کەین و فریای تەوبە ناکەوین عەفومان کە یا ڕەبی خۆی عاقبەتمان پڕخێر کە یا ڕەبی خۆی عاقبەتمان پڕخێر و خواناسی و دینداری بکە لەم دنیای دەرمان مەکە بە ئیمانەوە نەبێ خۆی لەم دنیای دەرمان مەکە بە شایەتومانەوە نەبێ یا ڕەبی پەروەردگارە لەژێر سێبەری ئاڵای ڕەسوڵ الله صلی الله عليه و وسلم حەشرمان کە بە ئومەتی و قبوڵمان کە پەروەردگارە دەرگاکانی خێر بەسەرمان ئەبکەرەوە یا ڕەب العالەمین یا ڕەبی خۆی گیان داوات لێ ئەەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت دەرگاکانی خێر بەسەر ئەم میلەتە بکەرەوە یا ڕەبی خۆیان هەرزانی فەڕەحی خۆشی بەسەرمانەدا ببارێنە دەستی زاڵمانمان لێ بڕە یا ڕەب العالەمین جاهیل و مولحیدانمان لێ دوور خەرەوە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خۆیە داوات لێ ئەەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت پەروەردگارە ئەم دوعانەی بۆ تۆی بەرزەکەنەوە لێمان قبوڵ کە لە گوناهی دایک و باوکمان ببورە لە گوناهی مردوەکانمان ببورە لە گوناهی خۆشەویستانمان ببورە یا ڕەبی پەروەردگارە داوات لێ ئەەکەین هەر موسڵمانێ غەیبەتی کردوین خۆیان لە گوناهی ببورە خوایە داوات لێ ئەەکەین بە گەورەی خۆت غەیبەتی هەر موسڵمانێکمان کردو لە گوناهی ببورە یا ڕەبی خوایە زوڵممان لە هەر موسڵمانێک کردو عەفوی کە پەروەردگارە هەر موسڵمانێ زوڵمی لێ کردوون عەفوی کە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خۆیە داوات لێ ئەەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت خوای گیان داوات لێ ئەەکەین کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە دڵمان ئارام کە یا ئەکرەم الئەکرەمین خوای دڵمان ئارام کە خوای ماڵەکانمان ئارام کە یا ڕەبی خۆی ئەمن و ئاسایش بەسەرمانەدا ببارێنە یا ڕەب العالەمین یا ڕەبی خۆی پەنا ئەگرین بە تۆ لە فەوضا و خراپەکاری یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خۆی گیان داوات لێ ئەەکەین بە گەورەی خۆت خۆی ئەم موسڵمانانە هەمووی کۆمەڵی حاجیان هەیە پەروەردگارە ڕۆژانە بۆ لای تۆی بەرزەکەنەوە هەمومان فەقیری بەردیوانی تۆی زۆر دەوڵەمەند دەستی کەس نەئەگەڕیتەوە خوایە دەستی ئەم موسڵمان نەمەگەڕەوە بە حورمەتی مانگی ڕەمەضان و ڕۆژی مبارەکی جومعە خوایە دەستی زەلیلیمان مەگەڕەوە پەروەردگارە ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداری کە ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتا کە ئەومان بە مناڵە مناڵی ساڵح کە ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە ئەومان کەم ڕزق ڕزقی حەڵاڵی زیاد کە ئەومان قەرزارە قەرزی سەرشانی سووکە پەروەردگارە داوات لێ ئەەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە گەورەی خۆت خوایە ڕەحمەت و کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە بەخوا پەروەردگارە نازانین چی بۆ ئێمە باشە هەموو چاکەکانی دنیا و ئاخرەتت داوات لێ ئەەکەین و پێمان عەتاکە یا ئەکرەم الئەکرەمین خوایە ئێمە زمانمان کولە لە دوعایە هەر چاکەیە پێغەمبەرگیان صلی الله عليه و آله وسلم لە هەموو حیاتیا داوای لێ کردو یا ڕەب العالەمین ئێمەش داوات لێ ئەەکەین و پێمان عەتاکە هەر خراپەی ئەو خۆشەویستەمان پەنای پێگرتووی لە هەموو ژیانیا ئێمەی گونەهباریش پەنات پێئەگرین و پەنامان بدە یا ئەکرەم الئەکرەمین آمین آمین والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خوای گەور لە گوناهی منیش و ئەژبوری خوا لێمان قبوڵ